تابێت نرخی بنزین لە هەرێمی کوردستان بەرز دەبێتەوە ئەمە بۆتە بەرگرانی لەسەر شۆفێرانی تەکسی و پاس و هاوڵاتیانی ئاسایش بۆیە قسەیەکە بوو کە وەزای سامان سروشتیەکان چەند بەنزیخانەیەک لە شای سلێمانی تەرخان بکە بۆ تەکسی و پاسەکان ئێمە ڕۆژ چوارشەممە قسەمان لەسەرم بابەتە کرد ئەمڕۆ هاتووینەتەوە بۆ سندیکەی شۆفێر قسەکە گازاد ئەحمەدەکەی سەرۆکی سندیکەکە فەرمید ئێرە گاگازاد چیتان کرد گەیشتن بە چۆ بەنزیخانەکانیان بۆ دابین کرا ئێمە تاگوسا بەنزیخانەیەکیان بۆ دەستنیشانکردنی لە ڕێگەی تاسڕوجە بۆ سێ خەت بۆ خەتی شۆفان شاوان بەنزیخانەی شاوان بۆ خەتی تاسڕوجە بۆ خەتی ڕاپەڕی بۆ خەتی بەکرەجوو و ئینشاڵڵا هیوادارین بەیانیش داوای قایمەکانمان لێکراوە لەگەڵ بەڕێز جەنابی قایمقامی مرکزی سلێمانیە هێڵەکان ڕێخینەوانێ بزانی چەند بەنزیخانەی کەمان بێداوەگەن لە سنووری هێڵەکانە ئەمە تەنها بۆ پاسەکانە ئەمە تا ئێستا بۆ پاسەکانە بەڵام ئێمە لە هەڵی شاین بۆ تەکسیش بەبێ جیاوازی باشە هیچ بڕیارێکەیە کە چەند بەنزیخانی تر دیاری بکرێت بۆ هێڵەکانی دیکە و بۆ ناو شاری سلێمانیش لەوانەیە تا دوو بەنزیخانە بۆ سێ بەنزیخانە دیاری کرێت لەوە زیاتر ئیمکانیت نابێت باش آخر دوو بەنزیخانە بۆ سێ بەنزیخانە توانای وەرگرتنی بەنزینی هەیە بۆ هەموو تەکسی و پاسێکە لە سلێمانیا هەیە وەڵی ترە بێ من بە سنووری هێڵەکان ئێستا ئەمەی شاوان ئەمە لە ڕێگەی تاسڕوجیە یەکیشی کە مەسەر بڵێن لە ڕێگەی ئەربەت و ئەو ناوایکی کەش لەسەر ڕێگەی شەستێکە ئەمە کێچتە دابی نەکرێت بەیانیە بە قایمەکان ئەنداوا لێکردن ئینشاڵڵا لەوانەیە لەم دوو سێ ڕۆژە ینی دوو بەیانی سێ بەیانی بچێتە بەرنامەوە بە پێی تەنزیمی قایمەکان چەند هێڵمان هەیە لە سلێمانی و چەند پاسیش لە خۆی ئەگرێ دوو هێڵمانەیە لە ناو شاری سلێمانیە 1750 پاسیشمانەیە بۆ کارکردن باش 1950 پاس کە لە هێڵەکانە کارەکەن ئەخوێن پاسمان هەیە لە هێڵەکانە کار ناکەن ئەوانە بۆیانی وەریگرن ئەوانەی کە لە هێڵەکانە نەبن ئێمە ناتوانین پاسیان بۆ بەنزینیان بۆ دابینکەین بەسەوەی کە لە هێڵایە ئەمە بەتەنیا بەنزینە گاز نییە گاز و بەنزین بەیەکەوە گازیشان پێ نرخی گازەکە چەندێکە گەنی گازەکە نازانم هەتا کەسە نازانم چەنە بەس دەواکرا کە نرخی گواستنەوە گران بکرێت هیچ گران بۆ لە سلێمانی لە سلێمانی هیچ نرخی گران نەکراوە هەتا ئەم دەقەیە هیچ شتێک ئەگەر شۆفێریشی پاس زیاوە بگرێت چی ئاگادار بکاتەوە ئەتوانێت سندیکای لێ ئاگاکردن مەسوودی هێڵەکەی لێ ئاگاکردن بەڵام هەتا کۆسە شتیوە ڕووی نەیەوە واتە بێ 750 ئەبێ هەتا ئەم دەقەیە 750 ئەگە بەنزینەکە دابین نەکرێ خۆ نەکردرا و کاتە زیاتر باشەکە لە حاڵەتەکە ئێوە بەنزیخانە بۆ هێڵی پاسەکان دیاری بکەن نرخی کرێی پاسە بێ 500 دینار ئێستا لەم کاتە زەحمەت ئێستا لەم کاتە زەحمەت ئەی تایبەت بە تەکسی تەکسیش هەر عینەن شت ئێمە هێڵەکانەوانی هێڵی ڕسمیانی هێن نەمانێشتوە زیاد بکە بەڵام لە 750 بۆستێ من لەو بڕایم تەکسی زیاد لە خەڵک وەرنەگرێت مەگەر تاک و تەرهایەک لەوانەیە ڕێکەوێت دەستەکانە خۆش بێ بەڵێەوەی کە جۆبیستی بوونە تایبەتە بە هێڵەکانی پاس و دابینکردنی بەنزخانە بۆ ئەو هێڵانەی کە بۆ نمونە لێسادا بەنزیخانەیەک دابین کراوە بۆ هێڵی تاسڵجە و ڕاپەڕین بۆی کە گاز و بەنزینی لەوە بگرن تاوەکو نرخی بەنزین و گاز نرخی گواستنەوەی نەفەر گران نەبێت چاوەڕوان بەنزیخانی دیکەش بە هەمان شێوە دابین کرد.